چاودێرانی سیاسی لە کەرکووک جەخت لەسەر پێویستی کاراکردنەوەی پەرلەمان دەکەنەوە و ڕایدەگەیەنن دەتوانرێت لە ڕێکاراکردنەوەی پەرلەمانەوە چەترێکی یاسایی بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم لە کوردستان دیاری بکرێت. دیارە پرسی ڕیفراندۆم پرسێکی گرنگە، پرسێکە پەیوەندی بە گەلێکەوە هەیە. ئەم پرسە نیشتیمانیە پێویستە لە ڕێگەی پەرلەمانەوە دەنگ لەسەری بدرێەوە شەرعیەتی خۆی وەربگرێ. بۆ ئەوەی ئەم پرسە گەورەیە چەترێکی یاسایی هەبێ پێویستە پەرلەمان کارا بکرێتەوە. ئەمە لەلایەکێکەوە بۆ ئەوەی بێتە هاودەنگیەک لە نێوان حزبەکانە بۆ ئەوەی کۆدەنگ بن لەسەر ئەم پرسە نیشتیمانیە بۆ ئەوەی لە کۆتاییە ئاقارێکی خراپی لێ نەکەوێتەوە و سەرکەوت و بێپرسی ڕیفراندۆم. شتوانی واکەین کە پەرلەمان کارا ناکرێتەوە ئەم دەستگا کە بەدەنگی خەڵک دامەزراوە هەروە بڕوات. بۆیە فەراغێکی زۆر گەورەی لە کوردستان دروست بوو ئەم میکە پەرلەمان پەکی خراپبووە. بەشێک لەوەی کە ئێمە وەکوتم ریفراندۆم سەرکەوێ ئەبێم خاڵانە بکرێت بۆ ئەوی ریفراندۆمێک بێ بەڕاستی ئەمێ کە هەموو ئەو تاکیکی کورد خەونێتی هەمومان بەشدار بین تیایە ناکرێت ریفراندۆم ئەنجام بدەین نیوەی کوردستان تیای نەبێ. شارەزایکی بواری هەڵبژاردن و ڕاپرسیش ڕایدەگەیەنێت پەرلەمان سەرچاوی دەرچوونی یاساکانە و بەکاراکردنەوەی پەرلەمان یەکریزی نیشتیمانی بۆ پرسێکی گرنگی وەک سەربەخۆیی زامن دەکرێت. زۆر پێویستە قەت ناکرێ پەرلەمان نەبێ ڕیفراندۆم بکرێ لەبەرەوەی یاسایەوێ. ئەو ڕیفراندۆمە من باسەکەم کە ڕیفراندۆمی ڕسمیە، ئەو ڕیفراندۆمی 2005 کرا ڕیفراندۆمی ڕسمی نەبوو ئۆکەی ئێساش ساریل مەفعولە و هەیە و کێشە نییە. بەڵام ئەگەر ئێمە بمانوێ ڕیفراندۆمی بکەین خەڵکی ئەترافی بێ بکە بە یاسایەک بێ نیەت نەتەوەگرتەکان بێتە سەرخەت خەڵکی تری بێتە سەرخەت لەو حاڵەتەیە بەڕاستی ئێمە پێویستمان بە پەرلەمان هەیە بۆ یاساکەی دەرکات. لە یاساکەیە کۆمەڵێ شت هەیە بێ بکرێ. یەکێک لەوانە مەسەلەن چێ دەنگەدا چەند شار دەنگەدا چۆن دەنگەدرێ لەکوێیە و جوغرافیای دەنگدان لەکوێیە تەمەنی چەند دەنگەدرێ بە چەند ناجیحە ئەو دەنگدانەواتە چەند بڵێکەواتە سەرکەوتووە چەند بەڵێ نەڵێکەواتە سەر نەکەوتووە. ئەمانە هەمووی لە یاساکەیە دیاریەکرێ. لەبەرەوەی بە بێ یاسا واتە نەکرد ریفراندۆم ناکرێ واتە لە وڵاتێکان ئێمە بە هیچ شێوەیەک دیموکراسەتی تیانە. وەک شارەزانی بواری یاسا شاماژی بۆ دەکەن بە بێکاراکردنەوەی پەرلەمان ناتوانرێت سوارچەویکی یاسایی بۆ ڕیفراندۆمە بدرێت کە لایەنە سیاسیەکانی کوردستان وادەیان بۆ ئەنجامدانی دیاری کردووە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.